یاریەکانی قۆناغی 32 جامی یانەکانی عێراق یانەی هەولێر لەسەر یاریگای فرانسۆ هەریری میوانداری نەفتی میسان دەکات. یاریەکە لە کاتژمێر 2 ڕۆژی چوارشەممە بەبێ ئامادەبوونی هاندەر ئەنجام دەدرێت. هەردوو یانە دوایین ئامادەکاریەکانیان بۆ یاریەکە لەسەر یاریگای دووەمی یانی هەولێر ئەنجامدا بە 24 کاتژمێر بەر لە یاریەکە. یانەی هەولێر ئامادەکاریەکی باشی کردووە و دەیەوێت لە ڕێگای جامی عێراقەوە خۆی بگەێنێتە پاڵەوانتیەکانی دەرەوەی عێراق، بۆیە گرنگێکی زۆر بە یاریەکان دەدات. هەولێر بۆ ئەم یاریە لە توانەکانی 4 یاریزانی بێبەش دەبێت، هەریەکە لە فەرحان شەکوور و ویلیام تواڵە و ڕێباز عەبدوڵڵا و هەڵۆ فایق بەهۆی پێکانەوە دابراون. هەموو یاری گرنگی تایبەتی خۆی هەیە، چ یاری دۆستانە بیتنی یا خود کاز بیتن یا خود بری خولی عراقی بیتن. لەوانەیە لێ دوانی ڕاهێنەری یانی نەفت نووسەبی زەختە پرێسێک لەسەر یاریزانەکانی لاباتن. ئەگەرنا ئێمە وەکو یانی هەولێر بە شێوازێکی زۆر باش خۆمان ئامادەکردی و گرنگیشمان بە یاریەکەدایە. لەوانەیە ئەو دەرفەتێک کە لە خولی لە جامی عێراق دەرەخسێتن بۆ گەیشتن بە پاڵەوانەتی عەرەبی یا خود ئاسانتر بیتن لەوەی کە لە خولی عراقی بیتن. لە جام دەتوانی بە 4-5 یاری بگەی یاری کۆتایی ئەگەر بێت و پلەی یەکەم یان دووەم بەدەستبێنی بەشداری بتوڵاتی دەرەوە دەکەی. بە بۆ چنیم ئەو لێدوانێت تەنها مەبەستی ئەوەیەکەوە زەختێک و پرێسێک لەسەر یاریزانەکانی لێ بە ئەژینە ئێمە بە شێوازێکی زۆر باش خۆمان ئامادەکردیە. ئینشاڵڵا هەوڵ دەین بەیانی 3 خاڵ یاریەکە بەدەستبێنین. یانەی نەفتی میسان ئەم وەرزە بە ڕاهێنەراتی ڕەزاق فەرحان بە ئاستێکی تا ڕادەیەک هاوسەنگ تێپەڕ دەبێت. لە خولی نایب عێراق لە کۆی 3 یاری هاو شێوەی هەولێر خاوەنی 5 خاڵە. ڕاهێنەر یانەکە دەڵێت 5 بۆ 6 یاریزانم بەهۆی پێکانەوە یاری ناکات و لە گرنگی یاریەکەش کەم دەکاتەوە و دەیەوێت بە پێکاتێکی زیاتر یەدەگ یاری بکات تاوەکو یاریزانەکانی تاقیکردنەوەی زۆرتر ببینن. الصراحة اختيار الوقت غير مناسب. بەڕاشکاوی دیاریکردنی کاتەکە گونجاو نییە و ئێمەش دەمانەوێت چەند یاریزانێک تاقی بکەینەوە و دوای 4 ڕۆژ یاریمان هەیە لەگەڵ سەماوا لە خول کە گرنگە. أعتقد أنه الفائدة منها هي سوودی یاریەکە تەنها بوو ئەوەیە وەک یاری دۆستانە یاریزانی تێدا تاقی بکەوە. بەڕاستی نامەوێت یاریزانانی سەرەکی زۆر یاری پێ بکەم چونکە دەمەوێت یاریزانەکانم زیاتر ببینم و دەرفەتی زیاتریان پێ بدەم. راح نحاول نشوف اللاعبين ونعطيهم فرصتهم حتى يقدرون يثبتون نفسهم وبالتالي اعتقد پێم وایە خول گرنگترە و یاریەکانی دێت بەهێزن و یاریمان لە یاریگای خۆمان هەیە بە دەستپێکێکی باش دەستمان پێکردووە. وإحنا بدينا الحمد لله بداية جيدة. هەولێر و نەفتی میسان تاوەکو ئێستا 5 جار ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە. 4 یاری فەرمی و یاریەکی دۆستانە. هەولێر لە 3 یاری سەرکەوتنی تۆمار کردووە و یاریەک یەکسان بوونە و یاریەکیش بە سوودی نەفتی میسان کۆتایی هاتووە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.